كعبی کوڕی زوهەیر بە قەسیدەی بوردە توانیویەتی لە خزمەت پێغەمبەردا صلی الله عليه وسلم شان و شەوکەت و کەسایەتی خۆی بەرز بکاتەوە و ناوی بە زیندویەتی بمێنێتەوە. وەفایی لە سەفەری حەجیدا لە سێمین سەفەری حەجیدا لەگەڵ حاجی تۆفیق بەگی سلێمانی ناسراو بە پیرەمێرد دەڵێت تەواوی شێعرەکانم لە ستایش و خۆشەویستی پێغەمبەردا گوتون صلی الله عليه وسلم. هەر بە خودی بێخودی شاعیری کورد دەڵێن شاعیری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یا حەسانی کورد. و مەحوی معلومی هەموو لایەکە کە قەسیدەی بەحری نووری لە خۆشەویستی و پێگە و پای پێغەمبەرا صلی الله عليه وسلم هۆنیوەتەوە. بەڵام هیچ یەکێک لەو شاعیرانە و لە بەرهەمەکانیشیان لە ناوەڕۆک و قوڵی و ڕەوانبێژی و جوانی یا لە گەیاندنی پێگە و پای پێغەمبەر صلی الله عليه وسلم بە پێگە و پایەکە لەوە و پێش نەگەیەنرابێ هیچیان ناگەنە ئاستی ئەو قەسیدەی کە نالی بە سەرەتاکەی ئەلا ئەی نەفسی بووم ئاسا هەتاکەی حرسی وێرانە دەستی پێدەکا و وێنای ڕێگای مەککە و مەدینەمان بۆ دەکا لە نەفسی خۆیەوە دەڕوا تا دەگاتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. لەگەڵ زۆر بەڕێز جەنابی مامۆستا مەلا جاسم کەلاری زانای ئاینی و ڕاوەکاری ئەدەبی پێکەوە لە دوو ئەڵقەدا قەسیدەی بەناوبانگی ئەلا ئەی نەفسی بووم ئاساکەی نالی ڕاوە دەکەین و هەوڵە دەین تیشکێ بخینە سەر کاریگەری و گەورەی ئەو قەسیدەیە. جەنابی مامۆستا پڕ بەدڵ سوپاس دەکەم. سپاس کە جارێکی تر لە بەرنامەی خەڵوەت دەرفەتت پێبەخشینەوە. سپاسانەکەین خۆشحاڵ بووین لە خزمەتتانە. قوربان پێم خۆشە سەرەتا لەبارەی ئەم قەسیدەیەوە هەندێک قسەمان بۆ بکەی بزانم گاریگەری و گەورەی یا جیاوازی قەسیدەی ئەلا ئەی نەفسی بووم ئاسای نالی لەگەڵ شاعیرانی تر و لەگەڵ قەسیدەی شاعیرانی تر لە چیایە؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين وصلى الله وسلم على سيد المرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. طبعا أم قصيدة جواني حزرتي نالي درودي خوای لێ بێ و بەڕەحمەتی خوا بکەوێ یەکێکە لە شاکارە جوانەکانی ئەدەبی کوردی کە ئەگەر کورد هیچ ئەدەبێکی نەبێت جگە لەم شعرە بەسە شانازی پێوە بکە کە پڕە لە جوانکاری و نووسینێکی زۆر تێر و تەسەل لە بەلاغە و لە جوانی و لە وشەسازی و لە زانستی فەلەک لە زانستی لە هەموو بوارەکان یعنی جیاوازیەکەی ئەوەتانە نالی لەگەڵ هەنگاوەکانی وشە بە وشە هێڵبژاردووە. یعنی مەسە بۆم نە بەلای دڕکێکا تێپەڕی و پرسیاری کردوێت ئێمە ناوی چیە لە ناوێەوە تیانەمە ناوی قەتادە ئەوە ناوی چی ئەوە ناوی عەرفەجە ئەوە ناوی چی ئەوە ناوی خیتمە ئەوە ناوی لە ناو قەسیدەکەیە تاک بە تاکی تۆمار کردووە بۆ تاریخ بمێنێتەوە موشانە معنای چیان ناوی ئەستێرەکانی لە ئاسمان بینیوە تەنانەت ناوی ڕەشمەی حوشترەکە و جوڵەی وشترەوانەکە و هەموو شتەکانی تۆمار کرد ئەو ئاوازەی کە حوشترەوان ئەو ئاوازەی کە ئەیخاتە ڕێ ئەو گۆرانەی کە بۆی ئەڵێ کە حوداء کە باسیەکەن ئینشاءالله. یعنی نالی هەنگاو بە هەنگاوی خۆی تۆمار کردووە. یعنی ئەمە چۆن بڵێ توانی بڵێ ئەمە پانۆرامای سەفەری نالیە لەگەڵ ئەوەیە یعنی فەرهەنگێکی تایە فەرهەنگێکی گەورەی تیا دروست کردووە وشەکانی تیا دانە بەدانە داناوە هەموو لەگەڵ یاکاتی خوێنیتەوە لەگەڵ ڕێیەکەی خۆت من خۆم هەموو جارێ بۆیە لەگەڵ ئەم قەسیدە گریاوم قەت نەبووم قەسیدە بخوێنم و نەگریم هەموو جارێک کاتێ خوێنمەوە یەکسەر چواردەورم پڕەبێت لە دڕک و داڵ و خۆڵی سوور و بەردی سپی و دەنگە دەنگی بانگە بانگی حوشترەوان و قۆڕێ حوشتر و جوڵی حاجی و یعنی ئیتر خۆر و گەرما و سەحرایەکی دوور و ڕێکەکەومە ناو واقعەکەوە هەموو شتەکانی تیا تۆمار کردو. ئیسن مەحوی قەسیدەی بەحری نووری نووسووە مەدح و سەنایەکی زۆر گەورە و درێژە بەڵام پانۆرامای ژیان نییە پانۆرامای ڕێکردن نییە نالی ڕێەکە و هەموو هەنگاوێکی تۆمار کردووە. جیاوازی ئەمەتانی یعنی فەرقەکە ئەمەیە ئیسە مەسەل بۆ نمونە معلقەی ئیمرۆ القەیس قفا نبکی من ذکرا حەبیب ومەنزلی تۆزێک بۆنی ئەمەی لێت کە هەستەکەی ڕێەکە بە شوێنێکا و دوو هاوڕێی لەگەڵی و پێیاڵێ قفا نبکی من ذکرا حەبیب ومەنزلی بسقط اللواء بين الدخول يعني هەستەکەی پانۆرامای سەفەرێکی تایە لەگەڵ جەماعەتێکە ڕێیەکە وڵی ڕاوەستن با بڕێ قسە بکەین لەسەر بابەت
بالضبط نالی هەتاکو لەو سەرۆ دەرەچێ ئەو بەم جۆرە قساکە. مامۆستا گرنگیەکەشی ئەوایە لە پێشا دەیەوێت جڵەوی نەفسی خۆی بکە لە نەفسەوە هەتاوەی کە دەڵێ لەگەڵم ئەشق بازانڵێ وەکو تۆ وەکو کوندە پەپوو ماری پشت کەندوو مەبە ئەبێ وەکۆڵێ ناخت بفڕیانی بۆ منە خەریکە وشنامە بەسمێ بۆچی لە نەفسی خۆیەوە ئەیگەێنێتەوە عەرشی خوددا و ڕەزامەندی خوا و خۆشەویستی پێغەمبەر. طبعاً تۆ ئەمە سەفەری حەجە کاتێک کەویتە ڕێ لەکوێوە دەست پێەکەی لە سەرێکی ئەڵێ کاکە گیان بەدانەنیش بڕۆم لەگەڵیان بکەوینە ڕێ ئەمە لە سەرتاوە کە دەست پێک ئەڵێ با بکەومە ڕێ ئەجا کەکەوتنە ڕێ حاجی یەکەم ئیشی چیە گرنگتریش چیەوە تەنە بێ نەفسی تەصفیە بکات چکە بۆ شوێنێک کە چێخوا لێ خۆشە بێ. یعنی وەکو پێت دەڵێم ئەمە یعنی دقەتێکە لە نووسینە نازانم یعنی هیچ لەوە باڵاتر نییە هیچ لەوە جوانتر نییە کە ئینسان بەم شێوازە دەستکات لەبەرەوە جیاوازی ئەم قەسیدەی لەگەڵ هەموو شتەکانی تریانی ئەوەتانێ ئەمە زۆر لایەنیتیایە کە لە زمانی ئەوەتانی ئەمە یعنی نووسینەوەی ڕێگایەکە هەنگاو بە هەنگاوی نووسیێتەوە هەر شتێکی بینی و خستێتە ناو قەسیدەکە و باسیەکە و تۆ لەگەڵ یا کاتێ خوێنیتەوە لەگەڵ یا بە سەفەرە ڕێیەکەی کاتێ من لەو سەریم قەسیدەوە دەرەجم بگیانم بە تۆزاویوە دەرەچێت هەر بسەبت ڕێڵی لەگەڵیان گیانم خۆڵاویە بێ لەگەڵیا تەواو لەگەڵیا ڕێیەکەم چکە هەموو لایەنەکانی یعنی ڕێگاکەی تۆمار کردووە و سەرڕای ئەو هەموو لایەنەکانی تری ئەدەبی زمانەوانی فەلەکی چزانم یانی هەرچی ئەڵێ بڵێ نالی هەموو شتێکی تیا تۆمار کرد. زۆر باشە قوربان با بچینە خزمەتی قەسیدەکە چووکە ماشەڵڵا نزیکەی هەفتا و ئەوەندە بیتە مەبەستمەوەی بۆەوەی زۆرترین کاتەکە بدەینە سەر ئەوە ئەگەر لە ناو بڕ و وەکۆ لە ناوەندی بیتەکانە شتێکی پێویستی کرد بپرسین بۆەوەی بینەر گوێبیستی ئەو قەسیدە جوانەی نالی بێ ئینشاءڵڵا. بەڵێ تەمان لە سەرتاوە دەست پێکە حەزرەتی نالی ئەفەرمێ ئەلا ئەی نەفسی بوو ماسا هەتاکەی حرسی وێرانە ئەلا حرفی تەنبیهە بۆ استفتاح و سەرەتا کاتێکە ئینسان وشە دەست پێەکە بە وشەی ئەلای دەستی پێکرۆ یعنی ئەو دەستم پێکرد تەواوە سەرەتایەتی ئەنجا تەنبی یعنی ئەم حرفی دەست پێکردنی وشە شتەوە دەست پێەکەم و گەرەکمە بچمە ناو سەفەرێکەوە بۆتان باسەکەم. هەڵە ئەی نەفسی بوو ماسا ڕووە کاتە نەفسی خۆی لەگەڵ نەفسی خۆی قساکە هەڵێم سەفەرێکی باشە لە ڕێمە با جارێ لە تۆ دەست پێ بکەم چکە تۆ ئەگەر چاک نەکەمی تر بۆ خۆی سەفەرەکەم خۆش نابێ ئەمە یعنی پەیامێکە بۆ هەموو کەس هەموو شتێک لە ژیانە بێ لە نەفسی خۆتۆ دەست پێ بکەی خەم و خەفەت تەیە بێبزان خەم و خەفەتەکە چیە ناڕەحەتێکە چێ سەفەرێک تێ هەرچی تەیە بێ بەلاوە تەنزیمی نەفسی خۆت بکەی بۆ ئەوەی سەفەرەکەت بە شێوەیەکی جوان بڕاتە ڕێوە. پێڵێ ئەلا ئەی نەفسی بوو ماسای ئەو نەفسم کاوەکو بووم وای بووم معروفە یعنی کونە پەپوویەکێکە لەو تایران ئەو باڵندانەی کەوا لە منتەقی خۆمان زۆر کەمتر هەیە بەڵام صفەتی وایە و لە ناو شاعرانە خەڵک جاران اعتقادیانەوە بۆ کە شومە ئەگەری کەسە بیبینێت تووشی بەڵا بێکەوە اعتقادێکە 500 پێش 1400 ئەوەندە ساڵ ئەوەی ڕەت کردوێتەوە کە شوم و شتی وایە بێ کە هەتا ئیسەیش لەم سەردەمەی خۆمانە ئەو اعتقادی شوم و بیر و باوەڕی شوم وشتە لە وڵاتەکانی ئەوروپا و تەنانەت کۆمپانیای مایکرۆسۆفت و ئەوانە گشتیان لە ترسی شوم وشتە لە ئیزداراتی بەرنامەکانی ئۆفیسشتا لە ژمارە 13 خۆیان ئەپارێزن ئەڵێن لەبەرەوە شومە حتا ئیسە لە یابانە لە فندقەکان ژمارە 4 تەرکەکەن لەبەرەوە لایەن شومە و معنای مردن و شتی وادە 1400 ساڵەوەی نەفی کردووە. بەڵام ئەسلی بابەتی صفەتی بووم ئەوەتانێ عادەتی وایە ئەچێت لە شوێنێکە بەردەوام ئەنیشێتۆ کە خەڵکی تیانە بێ بەردەوام ئەو شوێنێکە کە شوێنێکی خراپ بێت و یعنی بە کەڵک نەما بێت و خەڵکی تیان نەژی ئەو لەو شوێنانەکەوە بێتەوە کە ژیان و جوڵەی تیانە بێ حەزی لە تەنیایی و تاکبوونەوەیە. لەبەرەوە لە ضمنی ئەوە بکوونە پەپوو یەکێکە لە ضرب المەثل لای شاعر و ئەدیبان بە ناشرینی شێوە یعنی چاوێکی قەوی هەیە گلێنەی تیانە ناوەکە یەک پارچە ڕەشیە ئەڵێ ئەشکەوتە چاوێکی گەورەیە لە ناوەڕاستەوە دنوکێک لە بینی هەر چایە دنوکێک زەقۆ بووە گە ڕسمەکەی پیشانی بینەر بدەن سێرەکە یعنی شێوەیە کاگەرێکی زۆر نابوت و ناشنی ئەڵێ بوومە. ئەنجا عادەتی شیوایە خەریکی ڕاوکردنی مشک و جرج و ئەو شتانەیە یعنی عادەتی ئەوانەیە و صفەتێتی ئیتر لەبەرەوە بەردەوام ئەچێتە ناو ئەو دارستان و شوێنانی کەوا خراپە کە جوڵەی ژیانی زۆر کەمتیایە بۆیە
معروف بۆیە نفسی خۆی شبهێنێ بەواڵێ ئەی نفسی بوو ماسایی نفسە ناشرینەکەم هەرچی صفاتی قوبحەتیا کۆت بۆ تۆ ئەم سەرزەنشکردنە سەرزەنشتێکە بۆ تەصفیەکردن و تەزکیەکردنی نەفس کەسێکە بانگی بکەی عیبەکانی بێ بڵێ بۆی خۆی چاک کاتۆ چکە بۆ سەفەرێکی باشە چی ئەڵێ ئەو نەفسەی کەوا صفەتت وایە کە ناشرینی و قەت حەزت لە ئاوەدانی نییە ئاوەدانی بریتێ لە قیامەت حەزت لە وێرانەیە ئەم دنیا وێرانەیە حتاکو قەرە باڵغتر بێ ئەو خەڵکە ئیعماریەکە ئەم شوێنی ئەوانەیە کە صفەتی کونەپەبوویانەیە من خۆم لە یەکێک لە قەسیدەکانمە ئەوم تۆمار کردووە نووسیمە داعیەی وێرانە نەفسی خەڵقی کردە کوندەبوو وان نیشانی تۆ دەدا لەم کولبە ئابادی دەوێ نەفسی خەڵکی کردێتە کوندەپەپوو کاتێک کە خەڵک هاتوون لێرە کۆبوونەتەوە پیشانی تۆ داوای زانێم ئاوەدانی ئەم خەڵکی لێ کۆبووتە نازانێ گشتیان کوونەپەپوون و دوای وێرانە ئامەژغوڵە جا بزەبت نالی لێرە ئاماژە بەوە ئەکا ئەڵێ ئەلا ئەی نەفسی بوو ماسا هەتاکەی حرسی وێرانە تاکەی حەریسیت و هەتاکەی پێداگریەکەی لەسەرمانەوە لەناو ئەم دنیای وێرانە خەریکی چیت دانیشتووی سەیری سەفای دنیا و سەیری جوانی ئەم دنیاکەی کەوا خەڵکی کوونەپەپووی تیا کۆبووە لەگەڵ ئەم عشق بازانە بڕۆ بازانە بڕۆ بازانە ئەڵێ لەگەڵ ئەم جەماعەتەی کەوا عشق صفەتیانە عشق مەرحەلەیەکە لە خۆشەویستی ئەگەیتە ئینسان کە عەقڵە دەسەدا بۆی هەرچەندانێ عولەما هەیە ڕخنە لەم بابەتایەگرن بۆ مەوزوعی لایەنی دینی بەکاربێ ئەو بابەتێکی جەدەلیە ئێمە ناچێنەوە بەڵام مستەلەحێکە شاعران بەکاری دێنن ئەڵێ وەرە ئەوە حاجەکان کەوتنە ڕێ وەرە لەگەڵ ئەم عشق بازانە بکەوە ڕێ لەگەڵ ئەوانە بڕۆ بازانە بڕۆ وەکو باز بڕۆ باز یەکێکە لە باڵندە جوانەکان صفەتێکی زۆر جوانیانەیە و هەروەها عادەتیشی وایە بەردەوام لە لووتکەی شاخەنیشێتەوە شوێنەکانی بەرزە ئاوا سیر خوارەوەکە بزان لە شوێنە نێچیرەکەی بینێ بۆی بڕوا بیگرێت بە زیندوێتی بیگرێ ئەو نێچیرانەی کە یگرێ قەت ناڕۆ جرج و مشک و شتی پیس و ئەوانە بخۆ دایمە باڵندەیەکی پاکە گرێوە کە سەرەتایش دەست پێکا جەرگی بە تەڕیەخوا یعنی ئەڵێ ئەمە باز ڕەمزی جوانیە ڕەمزی قووەتە ڕەمزی سەرنەوی نەکردنە بۆ هەموو شتێک یعنی ڕەمزی خۆبە گەورەزانین و قەت لە ژیانیا ئەوەی بەردەوام لە خوارە سیر نێچیرەکە بەردەوام یعنی سیرەکە لە خوارەوە نێچیرەکەی بینە ئەنجاڕوا بووی یعنی صفەتێکی زۆر گەورەیە لە بازە ئەڵێ بڕۆ بازانە نەک هەر بازانە ئازانە ینی صفەتی باز صفەتێکی شجاعەت و ئازا وەکو چۆن باز ئازایە تۆش بڕۆ هەر وەکو ئەو بازانە ئازانە بکەوە لەگەڵ ئەمانە بڕۆ بۆ نێچیرکردنی چاکە و باشە طبعا مامۆستا عەبدولکەریم دەرسوان ئەڵێت لەو سەردەما سەفەری نالی بووە سلێمانی بەهۆی هێنە بەهۆی ئەوەی کە بابانەکان ڕووخاون وێرانەیەکی زۆر کەوتۆتە ناو سلێمانی لەوانەیە ئاماژەش بۆ بکاڵێ تاکەی حرسی وێرانە ئەی چێکی لەم وێرانە سلێمانی وێران بووە جێ بێ لە بڕۆ بۆ شوێنێکی تر بەڵێ ئەوە بەیتی یەکەمە ئەلا ئەی نەفسی بوو ماسە هەتاکەی حرسی وێرانە لەگەڵ ئەم عشق بازانە بڕۆ بازانە ئازانە دوایە فەرمێ موسڵمان نەک هەر خۆ منیش لەگەڵ ئێوە مسلمانانی تر نەسیحەتەکە فەرمێ موسڵمان یا بە نەفسی خۆیڵێ مەگەر تۆ موسڵمان نیت تۆ ئیسلام نەبوویتە لێرە مانی خانومانت هەر نەمان دێنێ لێرە مانەوەی خانومان طبعا خانومان وشەیەکە لە کوردی خۆمانە بۆ کەسێک گەڵام وەڵاوانە خانومان یعنی جوانە و هەروەها خان معنە خانووە مانیش یعنی ئەوەی مانەوەیە یعنی مانەوەی خان و ژیانکردن لە ناو خانوەکەتا هەر نەمان تێرێ ڕۆژێ لە ڕۆژان خانەکەتیش ئەڕمێ وەکوی سەر خڕوخاوەکانەکەی خۆش تەمری باڵێ خۆشت ڕۆژێکەمری کەوابوو نەمان دێنێ ئەجار مانی خانومان ینی ئەو مانەی کە جوانەی سەداوە دەستێریتە خۆتا و ڕیشت شانەکەیت و خۆتە شۆیت و بۆنی خۆش لە خۆتە دەی ڕۆژێ تێت ئەم جوانێت نەمان دێنێ کۆتایی پێدێ پەشیمان بووەرەوە لەم کارە کە دەرمانی نەمانت مایەی ئیمانە مایەی ئیمانە و هەمزەیە کلۆرەکرێ لەبەر وەزنی شعرەکە و ئەنجا لە نوسخەیەکی ترا مایەی مانە ئاوا هاتۆ مایەی ئیمانە ئیسا هەردووکی معناکە ئینشەڵڵا ئەڵێ پەشیمان بە ئەی موسڵمان مادەم تۆ مانی خانومانت لێرە نەمان تێرێ و ڕۆژە لە ڕۆژان کۆتایی بە دنیا دێت و ڕۆژێت خەنە قەبر و ماڵەکەت ئەڕمێ پەشیمان بۆرۆ لە سیرکردن و لە مەشغوڵ بوون و لە ڕاکردن بۆ جوانکردنەوەی ئەو خانوەی کە ڕۆژەکە ڕوخی
پەشیمان بە کە دەرمانی نەمانت نەمان دەرمانی نییە دەرمانی نییە نەمان ئەوە سیفەتێکە هەموو کەسێک چەندێ دەوڵەمەند بێت چەندێ دەسەڵاتدار بێ ڕۆژە لە ڕۆژان ئەمرێت و نەمان دەرمانی نییە بڵێن دەرمانێکمان دەرێ بکەنە دەرمانی نەمانمان با بمێنینەوە ئەڵێ کە دەرمانی نەمانت مایەی ئیمانە مایەی ئیمانە یعنی ئەگەر دەسمایی ئیمان بکەیتە باوەڕ بکەیتە قەڵغان بۆ دڵت و بۆ ڕۆحت و بۆ اعتقاد و بیر و باوەڕت ئەوە ئەبێتە سەبەبی ئەوەی کەوا تۆ بمێنیتەوە مانەوەی هەتای قیامەت ئەو دەرمانی نەمانت یان مایەی مانە ئەو دەسمایەیە کەوا مانی تایە کە ڕوح خوا فەرمێکی وكذلك أرسلنا إليكم روحا من أمرنا قرآنا ما إيمان قرآنا كابو قرآن بكرة الرجي خود بو أو بميانيتو أو لعنت بسرانية دعاء فرمي بلا بو كندبو به بلا يعني باوابه به الله يعني بلا خمسين باوابه باوابه بلا بو كندبو به وازي لي بين الله وازی لەو خانوە بێنە با بۆ کوندەپەبوو بێ کوندەپەبوو حەزی لە میێرانەیە ئەڵێ وازی لێ بێرە تۆ کوونەپەپوو نیت نەناشری نیت نەپیسخۆری نەتەبع حەز بە وێرانەی باڵێ تۆ ئەبێت تاالبی ئاوەدانی بی کە قیامەتە ئەڵێ بڵا بۆ کوندەبوو بێ وازی لێ بێرە بۆ کوندەپەپۆکان کە مرۆڤە بڵا بۆ کوندەبوو بێ مفتی مشک و ماری کەندوو بێ وازی لێ بێرە بابێتە بەلاشخۆری مفت ئەو ماڵی کە بەلاژە بێڵی بۆ مفتی مشکوماری ناو کەنوە ئاردەکان کە کاتی خۆی بە قوڕ دروست کراوە و لە بنیا ئاردیان داناوە دوای ئەوەی لە بنیا مێنێتەوە دەست نەیگرتووە ژن نەیتوانێت ئاردەکە دەرکا ئەوەی کەماوە تۆ مشک شەوان چووە لێی خواردووە معروفە یانی ئەوە مشکی شێوەن لە ناو کەنوە ئەڵێ ئەوە پاشماوەیەکی ئاوایە ژێردەستی خەڵکەماوەتەوە بیتێڵە با مشک و مار بیخوا وازی لێ بێنە ئیشی تۆ نیەمە مفتی مشک و ماری کەندوو بێت طبعا مار ئارد ناخوا بالمناسبة يعني شتی کەنوو ناخوا بەڵام بۆ مشک و مار وشەیەکە يعني متلازم لە کوردیە مەسەل ئەڵێن مەسەڵێن تازە و جدید بۆ نمونە یان وشەی ترجاری وایە بەکە ئەسڵێن سووک و سەلیم دوور لە ڕوویەوە یعنی دووشتن دزد یەکشن ئەوە متلازم حاضر و بزر دژی یەکەن حاضر ینی حاضرە بزر ینی ونە ئەمانیش بڵێ مشک ئاردەکە خوا و سەرنجام خۆشیە بێتەوە بە خواردنی مار چونکە مار مشک خۆرێکی عەجایب هەر ئەبێ ینی مشکە خوا ڕاستە فەرمی بەڵام ئەڵێ بێنە با خۆراکی مشک و ماری کەندوو بێت واتە ئەگەر مشکەکە بەوە پێگەیە ئەوێتە خۆراک بۆ مارەکە لەو معنەیش ئەتوانی معنەی لێ دەربکەین ئەڵێ مفتی مشک و ماری کەندوو بێ بێڵی بان ناو کەنوە ئاردا مشک و مار بیخواوە بەشی تۆنی و تۆ وازی لێ بێنە عادەتیش وایە هەر کەنوە ئاردێک بنەکەی مشکی تێکەوت ئیتر هەر قێزیان لێ دێتەوە لێ بخۆن قێزت لێ بێتەوە مشک لێخوا ئەڵێ خەتیرەی گەنجی وێرانە زەخیرەی کونجی کاشانە ئەڵێ خەتیرەی گەنجی وێرانە یعنی ئەو ماڵانەی کەوە گرانبەهان و ئەوانە نیان شتێکە ئەمێنێتەوە عادەتەن لە ناو ماڵە وێرانەکانە هەیە لە شوێن مەسەلەن شوێنێکەیەک هەجر کراوە لە بنیالەوە چ گەنجینە وشتی وا گران بەهایە ئەڵێ ئەو خەتیران دانە ئەوە بێنە هی کوندەپەپووە کوندەپەپووە چێ لەو شوێنە نامێنێتەوە خەتیرەی ماڵی وێرانە بێنە بۆ کوندەپەپوو زەخیرەی کونجی کاشانە واتە ئەو زەخیرە و خواردنانی کەی کاشانە ینی ماڵی هەژار ماڵی هەژاروانێ ئەوە دانە بۆ مشکومار ینی ئەوە پێوترێت لە فونەشری مرتب ئافرم لە فونەشری مرتب یانی لە پێش هەردووکی باس کردو ئەڵێ بڵا بۆ کوندەبوو بێ واتە خەتیرەی گەنجی وێرانە بێڵە بۆ کوندەپەپوو بێ زەخیرەی کونجی کاشانە بێڵە با مفتی مشکوماری کەندوو بێ بەڵێ دوایە فەرمێ بەقیەی عمری زایع گەر مرادت پێتە دارێک بێ ئەڵێ بەقیەی ئەو عمرە گومبووەی کەوا لە دەست داوە ئەو عمرە لە دەستچووەی کەوا ماوەیەکە لە دەستێدەیت و مەشغوڵی دنیا بوویت ئەوەی کەماوە تۆ لێی بەقیەی ئەو عمرە لە دەستدراوەی تۆ ئەگەر تۆ مراد و ویستت پێی تەدارەک و واتە قەرەبووکردنەوە و بەدەست هێنانەوە بێت ئەگەر نیەتی ئەوەت هەیە لی لەمە و دوا ژیانت قەرەبوو بکەیت و ئەوی لە دەستچووە وازی لێ بێنی و ئەمەی کەماوە تۆ بیکەی حیاتی مەککەت و مەوتی مەدینەت جەبری نوقسان حیاتی مەککە بۆ تۆ ئەو تا ئەگەر مەبەست پێی مەککەی تۆ بێت ینی حیاتی مەککە بۆ تۆ یان هەر مەککەت مەککەیە بەس بە تا ئەوکو چۆن برادرانی خەڵکی ئەو لێر بە قەڵاڵن قەڵات تەکەی هێڵنەوە قەلعەتە ئەسڵەکەی ئەویش هەروە ئەڵێ حیاتی مەککە ینی لەگەڵ مردن لە مەدینە ئەوە جەبری نوقسانە واتە ئەوە برین پێچی
ئەو نقصانیەکە کە ماوەیەکە لە زایعکردنی دنیا برینت کردووە برین پێچیەکە نیەتی شێناوە کە لەوێ بمرێ بەڵێ نیەتی وە ئەوەیە لە مەکە بژی دوای بچێ لە مەدینە بزە بدۆک پێغەمبەر صلی الله علیه و سلم دیارە لەوێ ئاگونجای ئەو ئاماژەیەشی بەڵێ ئاماژەیشە بۆ پیامبەر صلی الله علیه و سلم لە مەکە ژیا و لە مەدینە مرد هەر بزەبتەوە ئاماژەیەکی جوانە ئەڵێ بڕۆ وەک ئەو بکە بۆ ئەوەی وەک ئەو بکە بۆ ئەوەی ژیانی زایعەتەوەی ماوەتەوە لەمە داوەک پیامبەر صلی الله علیه و سلم بژی لە مەکە بژی و لە مەدینە بمرە حیاتی مەکە و مەوتی مەدینەت جەبری نوقسانە ئیتر لەمە دا برین پێچی نوقسانەکانت ئەبێ بەوە بکەیت و فریای ئەمەی کەماوەتەوە فریای بکەوی ئەوەی کەماوەتەوە لە ژیانت فریای بکەویت و وەکو ئەوەی کە زایع بووە و فەوتاوە ئەمیش نەفەوتێنی ئەنجا باسیەکە ئەڵێ حیاتی مەکە و مەدینە چ مەکەیەکە چ مەدینەیەکە با باسیکەین ئەڵێ چ مەکەیەکەوا من باسیەکە مەڵێم ژیان لە مەکە بکەی ئەڵێ داروبەردی قاعیدەی ئەرکانی ئیسلامە داروبەردەکانی قاعیدەی ڕوکنەکانی ئیسلام کە بریتیە لە شایەتمان و نوێژ و زەکات و ڕۆژ و حەج و ئەمانە ئەڵێ ئەو مەکە داروبەردەکانی تاک بە تاکی بۆتە قاعیدە بووە بنەمایەک بۆی ڕوکنەکانی ئیسلام وەکو چۆن ئەساسی خان و ئەساسدانرێ بدوایەوە پایەکەی تێدا ئەنێژرێ و بۆی بە قووەت دروست بکرێ ئەڵە داروبەردەکانی قاعیدەی ئەرکانی ئیسلامە ئیسلام لەسەر داروبەردەکانی مەکە وەستاوە لێ دەسی پێکرد ئەو ئازار و ناڕەحەتیی موسڵمانان لێ بینیان بۆ سەبەبی دروستکردنی ئەو ئەرکانە ئیسلامە لە ناو خەڵکاکە ئیسە بڵاوە چ طەیبە طەیبەیش ناوی مەدینەیە کە پیامبەر ناوی ناوە چ طەیبە ما و خاکی ئەو طەیبەیە کەوا ئاو خاکی مائیدەی ئەنواری ئیمانە واتە سفرەیەکە خوانێکە کەوا ئەنواری ئیمانی لەسەرا لە لێوە پەخشە بێ لە شوێنێکە نور دائەنرێت دایمە لەو شوێنە ڕۆشنایی خەڵک دایمە بە چواردەوریا کۆ بێت واتەوە مائیدەیەکە لەسەری ڕۆشنایەکە دانراوە ڕۆشنایەکە لێوە پەخشێ بۆ هەموو عالم چکە مەصدەری علم لە مەدینەوە بڵاو بۆت مائیدەی ئەنواری ئیمانە ئەفەرمێ فیداکاری تەن و جان بە لە ئاسانی هەراسان بە ئەڵێ تۆ وەرە تەن یعنی لاشە مەفهومە فارسیە جانیش ینی گیان هەر فارسیە وشەکە یعنی بێت تۆ لاشە و گیانت فیدا بکە بیبەخش جەستەتیش و ڕۆحتیش کە لە ناخۆیە هەم لایەنی ینی فیزیکی گیانی ئینسان هەم لایەنی ڕۆحی ئینسان بێ فیدای بکە و بیکەرە قوربانی لە ئاسانی هەراسان بە خۆی خەڵک عادەتەن لە قورسی هەراسانە ئەڵێ نەنە تۆ بێ بیگۆڕۆ هەرچی قورسیە بیگرە بەر ئاسانی و پاڵدانە و ئیسراحەتکردن نەمایتر لەمە دو هەراسان بۆ بێزار بێ بڵێ نەنە ئاسانی ناوێ بە هیچ جۆرێ لە ئاسانی هەراسان بە ئەڵێ بۆچی لە ئاسانی هەراسان بی بۆچی حەزەکەی فیدا بکەی ئەڵێ کە داغ و دەردی ڕێگەی مەکە باغ و وەردی مەردانە ئەگەر مرد بیت وەردوای ئاسانیە ناگەڕێت چونکە داغ و دەرد هەرچی بەردە داخ و گەرمەکانی ڕێمەکە هەیە هەرچی دەرد و ناڕەحەتی و دڕک و داڵی ڕێمەکە هەیە باغ و وەردە داغ باغ وەرد دەرد وەرد سەرچە ئەم جیناس و ئەم قووەتە و ئەم دژە ئەم طیباقە و ئەم بەلاغا کە داغ و دەردی ڕێگەی مەکە هەرچی داغ و دەرد و ناڕەحەتی ڕێی مەکە هەیە و خەف و خەم و خەفەت و ناڕەحەتی و گەرمی و دڕک و داڵەمان تووشە بێ ئەمە باغە بۆ ئێمە وەردە گوڵە هەمووی باغ و گوڵ و گوڵزارە بۆ ئێمە بەس بۆ کێ بۆ مەردان خۆشەویستی لێیە باڵێ بۆ مەردان بۆ ئەو کەسانی کە لە ئاسانی هەراسانن بەڵێ ئەنجا طبعاً ڕێگەی مەکە و کەسانی کە ڕۆشتون حتا لە ناو سیاری شۆگە سەیریان کردبێ خۆڵی ڕێی بینی مەکە و مەدینایان ئەو خۆڵی ئەو منتەقەی سەحرای با بڵێن سەحرای خالی و ئەمانە خۆڵەکەی زۆر سوورێکی زۆر ینی دیارە خۆڵە سوورەیەکی زۆر سەیرە یعنی ئەگە سەیری بکەی زۆر سوور ئەنوێنێ ئەنجا وردەوردە بەردی تایە ئێسقانی تایە بە واقعی تایەتی ئەڵێ ئەگەر چی ڕێگە خاکی خوێنەدار و بەردی ئێسقانە ئەڵێ ئەگەر چی ئەم خاکە کە ئەیبینی ئەم ڕێگەی بینی ئەو خاکەی وەکو خوێن وایە سوورە ئەمە هەر جەستەیەکە لەگەڵ ئێماژی بەڵام خاکەکەی خوێنەکەیەتی دار و بەردەکانیشی بەردەستپێکان ناوێ ئێسقانە سپیەکان و داری وای شەیە ڕەشەیان شێوەی ترە ئێسقانەکانی ترە کە ڕەش هەڵگەڕاون ئەڵێ ئەمە جەستەیەکە لەگەڵ ئێمە ئەژی خوێن و ئێسقانە وەکو چۆن ئێمەش خوێن و ئێسقانین بەڵام ئەو خاکەکەی خوێنە شێوەی خوێنەدا سوورە و بەردەستپیەکانیشی ئێسقانە لە ناویە ئەڵێ بەڵام ئەڵێ ئەگەر چی وایە ئەڵێ بەڵام نیشانەی تیری ڕێگەی عشقە ئەم ئێسقانە سپیانە ئەم ئێسقانە سپیانە بین لە ناو ئێسقان کەوتۆ لە ناو خوێن و ئێسقان تێکەڵ بۆتە ملیەکە ئەمە تیرەی عشق و خۆشەویستی ئەو شوێنەیە کە داوێتی لە دڵی عاشقان لەم ڕێگە گشتی بووەتە قوربانی و ئێسقانن لەو ناوە کەوتوە ئەمە گشتی نیشانەی ئەوەیە سێر ئەم سوورەتە
سير ئەم جوانیە نیشانەکە سەرم خۆشەویستیە ینی کێ وەڵاهی نە لەیل بۆ مەجنونەم خۆشەویستی نەکردووە وەڵاهی کەس یعنی ئەڵە نیشانەی تیری ڕێگەی ئەم ئێسقانە سپیانە سەرم ژیانە لەگەڵ بەردوودارەکەیە لەگەڵ خۆڵەکەیە خۆڵەکەی بووەتە ڕەمز لای ئەڵێ ئەمە جستەیەکە لەگەڵ مناژی خوێن و گۆشتە بەڵام ئایا ئەم خوێن و ئێسقانە بۆ لێم ناوە کەوتون ئەمە نیشانەی تیری خۆشەویستیە بۆ ئەو ڕێگە بۆ چون بۆ شوێنی پێغەمبەر سەڵات و سلامی خوای لە خۆشەویستیە خەڵک کاتێ لەم ڕێگشتی خوێنی ڕژیا و ئێسقانەکانی لەناو گۆشتی پتورکا و ئێسقانی لەناو خوێنی ئەماوەتەوە ئەروە جێماوەتەوە ئەڵێ ئەمە ڕێک ئەمە وێنەی نیشانەی تیری عشقە لەم ڕێگەیە هەڵە بیرم کردو هەستێک کە بزان ئەمە ژیانی نالیە لەگەڵ قەسیدەکەی خۆیان لەگەڵ ڕێگەکەیە لەگەڵ سەفەرەکەیە بۆ ئەڵەمە پانۆرامای ژیانی نالیە ئەڵێ وتم داخۆ چییە سوور و سپی تێکەڵ هەڵە سیرەکەم ئەم خۆڵە سوورە و بەردی سپیاتی ئافیر بیرم کردوتم ئەم سوور و سپێ چیەوە تێکەڵ بۆتە یەک ئەڵێ وتم داخۆ چییە سوور و سپی تێکەڵ کە تێفکریم سەراسەر کەلەی وشتر لە بالە بخوێنی ئینسان ئەڵێ طبعا وشتر مستحیلە لە سەحرا بمرێت چکە وشتر پێژن کەشتی سەحرا لەناو بیابانە کەشتیە ینی مردنی مستحیلە دەگمەنە حشتر بمرێ ئەڵێ ئەم گشتە سپێ بینی گشتی کەلەی وشترە چکە ڕێکەونە دوورە و لە خۆشەویستی ڕێیمەکە گشتیان خۆیان کردێتە قوربانی ئەو نەڕایەکەوە هیلاک بوون حشتر توانای نەما حشتر مردێ ئەم بەردەستپیانە بینی گشتی ئێسقانی حشترە مردێ لەم ڕێ هیلاک بوون چکە حشتەکەش عاشقی ڕێگەکەیە ئەو پەلەیەتی بگەێتە مەکە حشتەکەش ئەوە ڕای کردووە ڕێگیانی سپاردێ لەم ڕێگە باسی یەکە شتی تریش ئەڵێ سەراسەر کەلەی وشتر لە بالە خوێنی ئینسانە خوێنی ئینسانەکانیش کە حشتەکە ئەوە ڕای کردووە هیلاک بۆ دایەت عێرزا کەوتووە مردووە و کابراش لەسەری کەوتوتە خوارە خوێنی ڕژیا و هەردووکیان لێرە مردوون گشتی ئێسقان و خوێنیان تێکەڵ بۆ تەملیەکە لە ڕێگەی خۆشەویستی سێر ئەمە فەوزایەکە ناوێتی ئەمە فەوزایە ئەمە لە تەمسیلی وەڵای ئەمە ئەگەر کەسێکی هونەرمەندێکی مخرجێک بێمە بکاتە تەمسیلی ناتوانێت تەمسیلی بکە حشت ڕابکات و بکەوە زەلام یعنی هۆلیوود ناتوانێت ئەم سوورە بنوێنێ جوانە بەڵێ جا باسەکە ئەڵێ باشە حشتر چۆن ئەمرێ پرسیارەکە لە خۆی ئەڵێ بەڵێ ئەمرێ ئەمە جوابی ئەو بەیتەداتەوە یەک تۆ پرسیارەکەی هەڵێ یانچی کەلەی وشتر چۆن ئەمرێ وشتر چۆن ئەمرێ وشتر چۆن لە سەحرا ئەمرێ ئەڵێ بەڵێ ئەمرێ ئەڵێ بەڵێ لەم ڕێگەدا جەمازە جانبازە کە ڕۆژ و شەو طبعا جەماز یەکێکە لەو صفەتانە باس لە ئەوەکە خۆی لە ئەسڵا بە کەسێک ئەڵێن مجەمیز بەو کەسەی کەوا نەقیزادا لە حیوان یعنی خێرا کرد تر بۆ حتا بۆ گوێدرێژۆمانش بەکاردێ کەوترێت حشتێکی جەماز یعنی ئەوەی کەوا بچووکترین تێسرەواندنت کرد زۆر بە خێرای ڕاکە ئیتر ئەوە بە هەندێک لە جۆرەکانی حشتر بە تایبەت ئەڵێن جەمازە یعنی زۆر تیژڕەوە زۆر تیژەڕواتە ڕێوە ئەڵێ بەڵێ لەم ڕێگەدا جەمازە جانبازە ئەو حشترانەی کەواوە حاڵ تێسرەوێنیت و ڕاکەن و هیچ باکی سەحرایان نییە لێرە گیانە سپێرێ چکە ڕێگەکە هەم دوور و گەورەیە هەم فراوانە هەمیش ڕێگەیەکە بۆ لای خۆشەویستە چی یعنی حەزەکەی قوربانی بیت لەم ڕێگە حەزەکەی بمری لەو ڕێگەدات کاتێک ئەمریت خۆت بە زەرمەند نازانی ئەڵێ حشتێک کە هەستی نییە گیان ئەبەخشێ لەم ڕێگەیە ئەجێ ئێمە چۆن گیان نابەخشین بۆی ئەڵێ بەڵێ لەم ڕێگەدا جەمازە جەمبازە کە ڕۆژ و شەو دەکا سەیر و سلوکی دائیمەن سەرخۆشم سەیری ئەم ڕێگاکە ئەمە بۆ کوێچێ ئەمە چێ بەلای ڕەسوول الله صلی الله علیه وسلم ئەڵێ دەکا سەیر و سلوکی ئاوە سەیری کات و سەیرم ڕێگە جواناکە ئەڵێ بۆ خۆی سەرخۆش بووە ڕعکە هەر بۆ خۆی گیانی ئەبەخشێ ئەو نە ئاگای نەماوە لە ڕێکردن و هیلاکی و گەرمی و دڕکودا سەیری ئەو سەریەکە ژێ بزانە ئەمە سەر لە کێوە دەرەکە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم حشتەکە سەرخۆش بووە ئەڵێ دەکا سەیر و سلوکی دائیمەن سەرخۆش و مەستان سەرخۆش بووە لەم ڕێگەدا ئەنجا وەسفیەکە بۆیە لە سەرەتاوە باسیەوەم کردیانە نالی تەسویری هەموو هەنگاوەکانیەکە ئەڵێ قەتاری زەنگ و قۆڕی ئوشتر و ئێستر لەسەر کێوان و کەیوان سیر کە سێر ئەم جوانیانەکە قەتاریانی ڕیزگرتن عادەتەن قاز و قوڵنگ ئەوە ڕیزەگرن بە ڕیزی ئەڕۆن و یعنی نەمەتێکی جوان پیشانەدەن لە ئاسمان بینیوێتی تۆماری کردووە ئەڵێ قەتاری زەنگ و قۆڕی قەتاری زەنگ یعنی ڕیزگرتنی زەنگ و قۆڕ یعنی دەنگە دەنگ زەنگ ئەو زەنگەیە کاگرێتە ملی حشتر
قۆڕەقۆڕی حشتیش دەنگەدەنگێتی و هاوارەکە و ئەمانە ئەڵێ کاتە ریزیان بەستۆ بەڕیز زەنگ لێ ئەدات و قۆڕەقۆڕی حشتەکەن و ئێسترەکان لەکە لەم ڕێگە کەوتونەتە ڕێ لەسەر شاخەکان کاتێش نەبان و قەتاریان بەست و زەنگڵەکانیان ئەزڕێتەوە و ئەمانە ئەڵێ دەڵێ سەدای قاز و قوڵنگی ئەوجی کەیوانە دەنگی ئەوانش لە ئاسمان ئەوانش ڕێک ریزە بەسن بە ئاسمان ئەڵێ دەڵێ زیڕەی دەنگەدەنگی قاز و قوڵنگەکان هەیە لە عالەمە لە ئاسمان کاتی هاوارەکەن و دەنگەدەنگ و بانگە ئەڵێ دەنگی ئەم حشترانە و ئێسترانە کاتی ئەقۆڕێنن و زەنگڵەکانیان کاتی دەنگ لەسەر کێوەکان وەکو قاز و قوڵنگی ئەو بەرزەیە کە لە ئەوجی کەیوانە کەیوان ئەستێرەی زوحەلە زۆر جار بۆ ئاسمان بەکاردێ کەیوان بۆ ئەستێرەی زوحەل بەکاردێ ئەڵێ چۆن ئەو قاز و قوڵنگانە هاڵ لای ئەستێرەی کەیوان باڵیان گرتۆتە لێ دەنگەکەن و زیڕەکەن دەنگی ئەم ریزی حشترە ئەڵێ ریزی ئەوانە و ئەم قۆڕەقۆڕی ئەڵێ زیڕێ ئەوانە دەنگی ئەوان خۆشە لە قۆڕەی بێتاقەت ناوی ئەڵێ قاز و قوڵنگ بۆ تەخوێنێ ئەم کێوانە وەکو کەیوان پلەیان بەرزە شاخە پلەی بەرزە لای خوا یعنی هەموو وەسفێکی تایە ئەڵێ چ ڕێگێکی سپیواشە ئەوەندەی کەهکەشان دوورە ئەمە چ ڕێگایەکە سپیە کاتەوە نە دوورە سپیە کاتۆ لە سەرابە سەباسی شیەکە ئەڵە چ ڕێگێکی سپیواشە ئەوەندەی کەهکەشان دوورە کەهکەشان دەربتەبانەیە کاکێشان کەشکەڵان و کەشکەشانی پێژن و کەشکەڵانی کاکێشان و بەڵێ ئەڵێ بەو وردە ئەسیرانە وترێکە ورد دیارن لای خۆمان کە ئیتر لە تریلیۆنەها هیوایە تریلیۆنەها ئەستێرەی تایە تۆ وەکو تارمایی لە ئاسمانگە بینی و پێژن کاکەشان ئەڵێ بەقای ئەوە دوورە زۆر گەورەیە ڕبعی خالی سەر زەویەوە ئەو ڕبعی کە خەڵک لەم منتەقەی عێراقەوە بۆ یەکێ پێژن ڕبعی خالی و منتەقە خاڵی ژیانی تیانە ئەڵێ چ ڕێگێکی سپیواشە ئەوەندەی کەهکەشان دوورە ئەوەی کاکێشان دوورە ئەوە دوورە لە ئێمەوە ئەڵێ سپی ئەنوێنێ لە دووریا ئەڵێ چ سەحرایەکی چین ڕەنگە بەقەد نۆ ئاسمانپانە ئەڵێ چۆن ئاسمانیش لەبەر دووری کەوا نوێنێ شینەکاتۆ ئەمیش لە دووریە شینەکاتۆ لە سەرابە سپیە کاتۆ لە دووریە شینەکاتۆ وەکو چۆن دەریایەکی قوڵ لە بنۆ سەوزەکاتۆ ئاسمانیش فەزائیش لە دووریا شینەکاتۆ ئەمیش لە دووریا شینەکاتۆ ئەو سەری شینە چ سەحرایەکی شین ڕەنگە بەقەد نۆ ئاسمانپانە ئەگەر ئەوە بیستوتانە حەوت ئاسمانە ئێمە نۆ ئاسمانە ئەمە حەوت نیە ئەمە نۆیە ئەو نە گەورەیە جا فعلا زۆر فراوانە ئەنی خەڵک بە تایارە ئەڕە 2 سەعات و شتێکی پێچ جاوێت تۆ بێەوە حشتر بڕۆیت و بزان چەند مانگت پێچە لەو سەردەما کە نە ئاوی تایە نە ئەوانە ئەڵێ مەگەر ڕێی حاجیانە واتیا سەیارە ئەڵێ بۆچی ئەمە چییە ئەمە ڕێی حاجیە و بە هەر بەجددی ئەمە ڕێی حاجیە لە خۆیە پرسێ ئەڵێ مەگەر ڕێی حاجیانەوە تیا سەیارە ئەستێرە سەیارەکانی عالم کەوا سوورە غۆن بە ئاسمانە ئەمە هەرچی ئەستێرەیە بە عالەمە تێپەڕێ ئەمە ئاماژەیەکیشە تەلمیحێکە بۆی بڵێ ئەم حاجیانە یەک بە یەک هەرێکێکیان ئەسێرەیەک ئەچن بۆ ئەوێ هەرێکێکی ئەسێرەیەکە وام قوربانیە دەن بۆ ڕێگەی ئەم عشقا یان لە سپیەکانیان کردوتە بەروی حرامیان لە بەرای سپیەکەن و لە دوورۆ ئەڵێ ئەمانە ئەستێرەی ئاسمان لە ناوی ئامانە ئەڵێ بۆ ئەمە ڕێی حاجیانەوە گشتە ئەستێرەی پیاڕوە واتیا سەیارە ئەستێرەوە ناوێتە مەجەڕا ئالەتی جەڕی جەریری سارە بانانە مەجەڕا ئەو کۆمەڵە ئەستێرانەیەکەوە پێکۆکۆوە بنەوەی تر مەسەلەن مەجەڕەی مەسەلەن مەجموعەی شەمسیەوە کۆمەڵی ئەوەیە کۆمەڵی خۆرەوە کۆمەڵی مەسەلەن بورجەکانە ئەوانە گشتی مەجەڕاتن مەجەڕات ئەڵێ مەجەڕا ئالەتی جەڕی ئەڵێ خەڵک حشتر ناگرێەوە ڕایگرێ ئەڵێ مەجەڕا کە ئەستێرەکانە بووەتە ئالەتێک بۆ ڕاکێشانی جڵەوی حشترەکان سارەبان یعنی ئەو کەسی کەوا ڕێی سەحرای گرتووە حشترەکانە ئەڵێ مەجەڕەکان جڵەوی حشترەکانیان گرتووە ڕایەکێشنەوە نە گەورەیە حشتر ڕێیەکاوە نایە سەحرایەکی گەورەیە و لە جیاتیەوە زەلام مەجەڕە ڕایەکێش جا هەر بەجددی مەجەڕە ئیدارەی ئەستێرەکە ئەڵێ منە گشتی ئەسێرەن و حشترەوانەکە کەوا جڵەوی حشترەکەی کردو حکمی مەجەڕەی هەیە لای من ئەویش هەر بەسفە بۆ خۆی ئەڵێ فەزا بەحری موحیط و وشتری تێدا سەفینەی بەڕ ئەڵێ ئەم دەشتایی کە ئەیبینی وەکو بەحری موحیط وایە وەکو بەحری موحیط گەورەیە بەحرێکی زۆر گەورەیە ئەڵێ وشتری تێدا سەفینەی بەڕ وشتر لە ناوێ کەشتیە بەڵام کەشتی ناو دەری ناو ئاو نیە هین بەڕە ئەڵێ سەرابی مثلی نیل و دیجلە و جەیحون و عمانە ئەڵێ سەرابەکان خۆی سەراب عادەتەن
تراویلکە چییە تراویلکە وەتانی لە دوورۆ سەیرەکەی ئەو شوێنانەی کە لمیانەیە لەم لەبەرەوە مادەیەکی بەردیتیایە لە هەندێک شوێنێ بریقادا لار شوێنێ بەڵێ لار شوێنە لەم زۆر بوو لە دوورۆ سەیرت کرد بریقەکانی یەک تۆز خۆر ئەدا لە ناو لمەکە هەنێک لە بریقەکان دێتەبان کە هاتە سەرۆ بریقەکە دێتە سەرۆ لە دوورۆ ئەو تەختایە سەیرەکەی وازانی ئاوە ئاوە بە چای خۆت ئەڕۆی هەتا نزیکە بیتویتە بریقەکان نامێنێ بریقەکان لە دوورۆ دیارن هەتا ڕۆنی کە کەسێک شوێنی تراویلکە بکەوێ شوێنی سەراب بکەوێ لە تین و ئاخنکێ لەو سەرۆ دەرەچەویی دەست ناکەوێت ئاوی تێگەیشتینە دنیا هەر سەراب بزەبت هەروایە ئەڵێ سەراب ئەڵێ ئەوەنە سەرابەکەشی زۆرە وەکو بەحری نیل و دیجلە آخر ئەمە کێشەکەی خۆی مەوزوعەکە لێرە قووەتەکە لێرەیە ئەڵێ سەراب پەڵەیەکە تۆی بینی عادەتەن پەڵەیەکە بینی یعنی قەت نایبینی زۆر گەورەیە ئەڵێ بابا ئەمە سەرابی وەکو سەحراگانی تر نییەوە بیستوتانە و بینیوتانە سەراب کە پەڵەیە ئاوە بینی ڕۆی پەڵەکە دوورەکەوێتەوە ئەمە نییە ئەمە سەرابەکانی وەکو دەریای نیل وایە نیل 11 وڵات ئەگرێتەوە 11 وڵات نیل گەورەیە زۆر گەورەیە ئەڵێ سەرابی مثلی نیلە وەکو دجلە وایە دجلە سیرکە دجلە لە تورکیا و هەڵەقوڵە دێتە ناو سووریا و دوای دێتە ناو عێراق دوایە چێ بۆ خەلیج یعنی وە چێ بۆ شەط العەرەبەوە یعنی تۆ زۆر گەورەیە ئەڵێ سەرابەکانی وایە ئەڵێ وەکو جەیحون وایە جەیحونی شێکێکە لە دەریا یعنی ئەوانەیە کە لە ئاسیایە تقریبا یعنی بە جەیحون معروفە ئەکەوێتە بینی ئەفغانستان و تاجکستان و ئۆزبکستان و درێژەکەی 2525 کیلۆمەترە 2225 کیلۆمەترە جەیحون یەکێکە لەوانە معروف بۆ بە درێژی و بە ڕووبارە درێژەکان و ئەڵێ سەرابەکان ئێمە وەک ئەوە وایە باڵێ وەکو عومان وایە خەلیجی عومان خەلیج ئەو لای منطقەی خەلیجی عەرەبی ئێلە وەکو خەلیجی عومان وایە ئەمە سەرابەکانی وایە وەکو ئەو دەریا گەورەیە کە خەڵک بە مانگ لە ناویایە بە کەشتی تێناپڕ ئەڵێ ئەمە سەرابەکانی وایە سەحراگە خۆی چەند بێ سەحرا گەورەکان سەرابەکانیان ئەوەیە ئەم ژوورەیە ئەگەر بەقەید خەلیجی عومان بێ ئەی سەحراگە چەندێ گەورەیە ئەمە وەسفکردنێکی باڵایە بەڕاستی ئەڵێ باسی گەورەیەکە درێژە ئەدا ئەڵێ لە 100 جێکلکی وشتر گەیە ئەرزی مەهلەکە هێشتا یەمی فەجی عەمیقی ئاڵی هەر بێ قەعر و پایان ئەڵێ لە 100 شوێن حشتر پێی وەکو ئیسفەنج وایە یعنی سمەکەی کە گەورەیە وەکو ئیسفەنج وایەوە گەورەیە کاتە هیناتە زەوی هەوای تایە هیناتە زەوی هەوای تێ ئەو هەوا واکان لە ناو خۆڵچنێ لما یعنی تۆ بە ناوی ڕێەکەی تا چۆک تەنیشێتە لم هی حشتر ناڕاتە خوارد لەبەرەوە سمی وەکو ئیسفەنج وایە کە هیناتە زەوی یعنی قووەتەکە لەسەر هەوایە لەسەر ئەساسی هەوای سەر نظامی ABS و نظامی برێکی سیارە و شتیوە لەسەر ئەساسی هەوا دانراوە قووەتی هەوا ئەگەر قووەتی هەوا نەبێ سیارە گەورانەی کاڕۆ ناگیرێتەوە یعنی نمونەی بەرزی بۆخوا لەو سەردەما ئەسەیکە حشتر سمەکەی وەکو سمی وڵاخی تر نییە سمەکەی وەکو ناوی بۆش وایە وەکو هەوای تێ کاتە هیناتە زەوی هەستەکەی هەوایەکی تایە قووەتەکەی ئەڵێ لەسەر تەپەدۆر وایە بۆی نانیشێتە ناو لمەکە ئەمێنێتەوە هێز ناخات سەر لمەکەکەوێت سەرینەکانی بە هەوا تەفریغیەکە ئیسە نظامی ABS بالضبط تەفریغی سەریعیەکە بەڵێ يعني فكري لە وجود يعني سەیریەکەی ئەڵێ لە 100 جێکلکی وشتر گەیە ئەرزی مەهلەکە هێشتا یەمی هێشتا ئەڵێ حشتر لە ناو لمەکانی سەحرا بۆ خۆی سەر سەحرا منێ ئەڵێ ئەمە ئەو نەئەنیشێ کلکی گەیشتوتە ناو ئەرزی مەهلە گەیشتە زەوی ئەو هەتا کلکی چۆتە یعنی خۆی گوێدرێژیش لە سەحران تا کلکی ناچێتە ناو خۆڵە ئەو پەڕی بڕە یعنی ئەو پەڕی هەتا بنڕانیە ڕوە ئەڵێ حشتر کە نانیشێت ئەم لموشتە و نەگەورە ئەمە طەبیعی نییە مڵقەدامە وەکو ئاوی بیاتەوە زۆرە ئەڵێ لە 100 جێ لە 100 شوێن کلکی حشتر گەیشتە عەرزێک کەوا شوێنی مەهلەکەیتر تاوە هیلاکە تیا ئەچێ ئەڵێ بەڵام یەمی فەجی عەمیقی ئاڵی هەر بێ قەعر و پایان هێشتا ئەمە تازە ئەڵێن وەڵا کاکەن یەم یعنی دەریا فەجی عەمیقیش لە قورئانە فەرمێ یەتینە من کولی فەج عەمیق هەر باسی حەجە و باسی ڕێی حەجە بالضبط ئاماژە بەواکە لەگەڵ یاژیاوە بۆی بزان کەمە ژیانە لەگەڵ ڕێکەتە لەگەڵ ئاياتەکان کە خوێندوێتی هەڵە هێشتا دەریای ئەم ڕێگە قوڵە فەجی عەمیق یعنی دەریای ڕێگەی دووری قوڵ ڕێگایە کە بە ئاسان پێی نەگەی هەڵە یەمی فەجی عەمیقی ئاڵی یعنی ئاڵ یعنی تر خۆی نزیک بێت تۆ خەنوێنێ بەڵام ئەگەرەونە دووربووی تر لە دوور و جادە کاڵەکات هەڵە هێشتا ڕێکە کاڵ ئەکاتۆ بێ قەعر و پایان هێشتا قەعری نییە قەعر بۆ بە دەریا بەکار پایانی نییە پێی نییە
هێشتا پێی نییە حشتەکانمان کلکیان گەیشتە خۆڵ هێشتا جارێکانە سەیرەکەن ئەو سەری ئاڵە نوێنێ هێشتا جارێک لە کوێمانە بگەینە ئەوێ ئەمە سیکە ئەمە ژیانە لەگەڵ ڕێگەکەیە ئەڵە لە نێو ڕێگی ڕەوانی قوم ئەڵە لە ناو ڕێگەیەکە کە قومی ڕەوانە لم قم لە منطقی گەرمیان لم ئەڵێن قوم هەر لم ئەڵێن قوم لای منطقەی لمەی کە ئاوە هێنێەوە لای ئێمە قومی پێ زیاتر بەڵێ ئەڵێ لە ناو ڕێگی ڕەوانی قوم لە ناو ڕێگەیەکە کە قومی ڕەوانە و قومی خاڵسە نقم بوو وشتر و بوو گوم وشتر لە ناوە گوم بوو هەر نەما نەک پێی بنیشێ مەژن پێی نانیشە حشترە بەجا حشتر نقم بوو ئەڵێ نەما گوێی بیستنی قم حشتر ئەگەر بکەوێ حشتراوان پێڵە حل قم هەڵسە بۆی هەڵسێتەوە ینی چۆن خۆمان ینی کۆمەڵێک ئەلفاظ بۆ گوێ درێژت ئەوانش کۆمەڵی ئەلفاظڵان حل ئەو شە بەکاردێنن ئەڵێ نەما گوێی بیستنی قم ئەڵێ ئەو نەچووە ناو خۆڵا گوێی نەما حشتراوان پێژە قم گوێی چۆتە ناو خۆڵا تەواو نقم بوو چۆن ئیمکانەکە هەست چ جای ئیمکانی هەستانە لەکوێ هەڵسێتەوە گوێی چۆتە ناو خۆڵا تەواو ئەو نە حشتر چەقیوە باسی گەورەی ڕێکاکە و باسی ئەوە کاڵێ ئەم لما وەکو لمی شوێنی تر نییە ئەو نە فراوان و گەورەیە لم پەڵەپەڵەیە بۆیە حشتتیانانشە ئەمە هەر یەک پارچە لمە لەم سەر بۆ سەرۆک دەریایە حشتر گوێی هەتاکو گوێی چۆتە ناو لمە لەبەرەوە گوێی لێ نییە کاتێ وشتراوان پێ ئەڵێ قم جا سێرە گشتە قم و نقم و سیکە لە نێو ڕێگی ڕەوانی قم نقم بوو وشتر و بوو گوم نەما گوێی بیستنی قم سێر ئەم گشتە جیناز و سێرم قووە جوانە سێر ئەم داڕشتنە نقم قم گوم قم گشتی ئەمە جیناس و قووەتی بەلاغەیە ئەڵێ تەنی حاجی لەسەر چوارچێوەی ناجی دڵی ناشە چوارچێوە ئەو پارچەیە کاخرێتە سەرین وەکو ڕۆفەرشێکە چوارچێوە ئەیخەنە سەر پشتی ناجی طبعا خۆی لە ئەسڵا ناجیەمان هەیە لە زمانی عەرەبی ئەڵێن ناقەت و ناجیە بە حشترێکە وترێ مێنگە خێرا ڕابکە هین ئەڵێ فەیروزابادی لە قاموس محیط ئەڵێ بۆ نێر بەکار نایە بەڵام هەیە ئەڵێ وەیوقال و ناجن یوقال بعیر الناجی خۆی لە ئەسڵا بۆ مێکەی بەکار دەڵێن ناقەت و ناجیە حشترێکی خێرایە صفەتی سەریعە زۆر جار هەندێ جارە وترێ ناجی بەکار هاتووە نالی ئەڵێ تەنی حاجی ئەمە لەبەر جیناسەکەی و لەبەر وەصفی حشتەکەیشە مەزە لەوە پرسیارەکەم حشترە پێڵێن ناجیە ئەڵێ تەنی حاجی لاشەی حاجی لەسەر ئەو شتێک کە لەسەر پشتی حشتەکە دانراوە تەنی حاجی کە ئاوە کەوتۆتە سەر حشتەکە لە هیلاکیە ئەڵێت لاشەی حاجی کاتی ئەبینی لەسەر پشتی حشترە ناجیەکە کە ڕاکە دەڵێی نەعشە ئەڵێی دارەمەیتە ئەڵێ جەنازەیە لەسەری کەوت کفنیشی پێوەیە حرامیشی پێوەیە سەر ئەم وەصفەکە سوورەیە ئەمە یعنی سوورەی شعری ئەمەیە بۆت ڕسمەگرێ یعنی فۆتۆگراف ناتوانێت تەسویر یعنی تۆ بڕۆ تەسویری کە بەو کامیلە دقە بەرزە وەک نالی تەسویری ناکە ئەڵێ تەنی حاجی لەسەر چوارچێوەی ناجی دەڵێی نەعشە لاشەی حاجی لەسەر پشتی حشترە ناجیەکان کە ڕاکەن سەیرێکەی ئەڵێ دارەمەیتە جەنازەی لەسەر کەوتووە لوعابی خۆر ئەمە یەکێکە لە مەجازە بە قووەتەکان کە لە عەرەبیش بەکاری ناوەڵێن لیکی خۆر وا پیشاندا خۆر ئەو تیشکایەتە خۆرە لیکۆ دەمیاتۆتە خوارەوە سوورەیە کامە ئەڵێ لوعابی خۆر لەسەر ئیحرامی لیکی خۆر کاتۆتە خوارەوە بەسەر کەوتۆتە سەر ئیحرامەکە و سپی ئەنوێنێتۆ وەک کافوری ئەکفان وەکو ئەو کافورەیە کە یەکەنە کفنەوە بۆ مردوو ڕێک بزەبت جەنازەیە و دارەمەیت کەوتووە و کافورمان نییە بیکەینە کفنەکەیەوە لوعابی خۆر بۆتە کافور وە کفنەکانیان هاوەقەیوە وەک کافوری ئەکفن ئەمە سوورەیە ئەمە قووەتە لە بەلاغەیە ئەڵێ مەڵێ دەشتە جاوەسفی گەورەیەکەیەکە ئەڵێ تۆم توێژی پێم دەشتەوە دەشتێکا ڕۆشتون وە مەکە ئەڵێ مەڵێ دەشتە بڵێ دنیا هەموو خانێکە ئەم حەوشە جاران وەکو ئیسەیە حەوشە ئیسە خەڵک بەس شوێنی سیارەکەی دێرێت جاران خەڵک خانوویە کرد ژوورێکی میوانی دروست ئەگەر ژوورێکی نووسن بۆ خۆی و مناڵەکانی هەمویان یەک حەوشەی گەورەیە کرد پڕی مریشک و قاز و ئەمانە بوو دەستبایە تەماڵ مراوی دەست یەگەرە قیڕەقیر و ئیتر حیوانات لێرەوە ئەچوو ئەگەیشتە کاتی عەسران ئاوڕشایانە کرد سەکۆیەکیانە بووە چون فەرشیان داخست و هاتن دۆی ساردیاندا ئەناو هاتۆ بێرە بەرچای خۆت جاران حەوشە دە ئەونەی ماڵەکە بوو کابرا خانوویەکی دروستە کرد چواردەوری گشتی بە خشتە گرت حەوشەی ناوماڵی گەورە بوو پڕی قاز و
مراوی و مریشک و شتی جوان بوو باسی ئەو کاتاکە باسی سەمەکە بڵێن وابێتانێ و کاتە سوورە ئیسە وەربگری تێکەچێ خەڵکی سا هەمووی کاتە ژوور لە ناو ژووری چیشی پێ نیە ئاڕۆتە سەربان 15 ژووری دروست کرۆ کەس ناچێتنە ئیهمالی کردووە گەرم بووە ئەی بۆ نایکێتە شوێنێک بۆ خۆت تیا بژیت جاجاب چی لە ناوێ دانیشی سێکە بزانە و خەڵکە چۆنش یاوە ئەڵێ مەڵێ دەشتە بڵێ دنیا هەموو خانێکە ئەم حەوشە ئەم عالەمە گشتی خانووەکەی جارانە کە بریتە لە ژوورێک و ژووری نووسن و ژووری میوانێک و حەمام و مطبەخێک بەس ئەوەیە ئەم حەوشەکەیەتی ئەڵێ ئەمە حەوشەکەیەتی کە 20 ئەوەی ئەوە ئەڵێ ئەمە 20 ئەوەی هەموو دنیاە ئەوەنە گەورەیە ئەڵێ مەڵێ دەشتە بڵێ دنیا هەموو خانێکە ئەم حەوشە بەڵام چه حەوشێکە ئەم حەوشە حەوش جاران مەسە بووم حەوشەیەکیان نەبوو ئەچوون کەپرێکیان دروستەکرێت چونە ژێری دانیشتن و لەبەرەوە هەنێ جارە بوو خۆرەکە عەزیەتیان نەدایان ئەگەر باران باری پرزەیەکی کشتێکان نەکەوێتە ناو شتەکانیان ئەڵێ کە ئافاقی حەسار ئەفلاکی سەربانە ئافاق ئاسۆی چواردەوری زەویە ئاوە سیر ئاسۆی زەویەکەی ئوفقی پێوترێ ئافاق جەمعەکەیەتی ئەڵێ ئافاق حەسارەتی جاران حەسارێکت بۆ کردبوو بە خشت حەوشە ئەڵێ هەر وەکو حەوشەی عالەم وایە بەڵام حەوشەی ماڵ بە خشت چواردەور گیراوە ئەم ئافاقی سەر هەموو دنیا بۆتە حەسار بۆی کە ئافاقی حەسار ئەی سەربانەکەی چیەکە بۆەوەی نەکە ئەفلاکی سەربانە هەرچی ئەفلاکی سەرزەوی ئاسمان بۆتە سەربان بووی تاو ئاسمان نیشتە سەر ئاسۆ بۆتە سەقف بووی لەوە کاتی بەرنامەکەم زۆر کەیما بێ بۆی تۆزێ بە خێرایی بەسەریا بڕۆین بەڵێ ئەفەرمێ مەڵێ ڕێگە کەشندە یا کوشندە ئەڵێ کەشندە یعنی کێشرا و درێژکراوە ئەڵێ مەڵێ ئەمە ڕێگەیەکی کێشرا و دوورکەوتەوە یان کوشندەیە یان زەلامە کوژە ئەو ڕێگەیەک ئەڵێن بەلەعەته الطەریق یعنی ڕێگە قوتیدا خوشتی ڕێگەی وە هەیە زەلامە کوژە ئەوە دوورە ئەمریت ئەڵێ مەڵێ ڕێگەی کێشراوە یان بکوژی خەڵکە ئەژدەرە ماریش شتێک قوتەدا فەریسەکەی قوتەدا مارە درێژەکان ئەڕوا تا ئەو سەر درێژی ئەڵێ وەکو مار قوتەدا قوتیدا تا ئەو سەر ئەوێ لەو سەرۆ دەرتەکە بەس کاتێ لەو سەرۆ دەرتەکە بەچی بە هەزم کراوی هەزمتی کرۆ دایوە پێتۆ بە زیندوی دەرناچی لەو سەریوە مادەم مارە ئەڵێ مەڵێ ڕێگەی کەشندە یا کوشندە ئەژدەرە یاخۆ کەمەندە یا بڵێ ئەمە نامە زنجیرە تازە کۆتی کرا بێ ئای پێوە ناتوانین ڕزگارت نابێلەی یا تەنابی خێوەتی گردردونی گەردان نەخێر ئەمە یان بڵێ ئەمە تەنافێکە کە خێوەتی ئەم تەنافی هەڵگرت خێمە هەیە ئەڵێ ئەم گردردونە گەورە خێمەیەکە ئەمە تەنافەکەیەتی ئەم ڕێگەیەکە بینێمە ئەم ڕێگە درێژە تەنافی ئەم گردردونە گەورەیە ئەو نەدرێژە ئەڵێ عیونی گەرم و سوێراوی میثالی چاوی گریانە طبعا هەمە لەم ڕێگا کاتێڕۆن لە ڕێگا محاضڕیان بۆ درێ و بۆ کوێچین ئازیزەکان حاجی خۆشەویستە زان بۆ کوێچین بۆ دیداری ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم فرمێز بە چاوانە دێتە خوارەوە دڵیان برژاوە کەی بگەیمە مەدینە کەی بچم لە ڕەوزا دوورکاتێژگەم کەی بچم لای ڕسوولی خوا سەڵات سلامی خوای لەسەر بێ ڕووی لێ بکەم سەلامی لێ بکەم بڵێم ئەی پێغەمبەری خوا سەلامی خوات لێ بێ ئەڵێ لەم ڕێگا چم کانیەکانە بینم گەرم دنکە کانی لە شوێنەکە بینین ئاوی تایە ئەڵێ عیونی گەرم و سوێرە ئاوەکەشی سوێرە ئەڵێ عیون عین بۆ چاویش بەکاردی و بۆ کانیش بەکاردێ سەرچاوە ئەڵێ عیونی گەرم و سوێراوی ئەم کانیانەی کە ئەبینی لێرە گەرمە و سوێرە ئاوەکەی میسالی چاوی گریانە چاوە فرمێسکاوەکانمانە کە ئەچین بۆ مەدینە و بۆ مەکە ئەڵێ عیونی گەرم و سوێراوی میسالی چاوی گریانە ڕعونی شاخی سوتاوی شەبیهی جەرگی بری ڕعون لوتکەی شاخەکان سەری شاخەکان ڕەشدا ئەگەر ببینە و کەسانێت چن بۆ عمرە بۆ حەج سەیری شاخەکان بکەنی ئەو شاخانێکی ئاگری تێبەردراوە سووتیا بە تایبەتی سەر لوتکەکەی لەبەرەوە خۆر ڕاستە و خۆ ئەدالەوە ئەڵە ڕعونی شاخی سوتاوی وەکو چی وایە شەبیهی جەرگی بریان ئەڵێ وەکو جەرگە بریانەکانی ئێمەیە بۆ مەدینە و مەکە سەر ئەو وەسفەکە ئەڵێ هەر وەکو ئەو جەرگە سوتاوە و برژاوە ئێمەیە کە بۆ دیداری ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم جەرگمان برژاوە ئەین دەیەوێت پێمان بڵێ بە چاوێکی ماندووکەرانە و بێز و وەکو ئەڵێ بێزاریەوە سەیری مەکە ئەمە جەرگە برژاوەکانمانن ئەمە ئەم چاوی ئەمە چکە فرمێسکی گەرم و سوێرمان هەیە وە شاخەکەش ئەو جەرگە سوتاوەیە کە لە دووری پێغەمبەر سوتاوە بڵێ کاتی لە ئاوە سوێرەکە خۆنە بێزار مەون ئەوە چاوە فرمێسکاوەکەی خۆمانە بۆ خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه و سلم
کاتێککە ئەو شاخانە بینن وێنەیان سوتاوە و ینی شێوەیەکی سوتاو دیارە ئەوە جەرگە برژاوەکانی خۆمانە بێ تااقەتمەوە ئەوە جەرگی عشق سوتانە لە عشقی ڕسول الله صلی الله علیه وسلم ئەفەرمێن لە بن خاکی مەغاکی ئاتەشینی لەعلی لە بتوشنا ئەڵێ ئەو خاکە ڕۆچووە ئەو خاکەیەوە هەر لە خۆی داڕوخێ لە موشتەکە یعنی لەبەرەوە بەکار نهاتووە ئەچی ئاواشتە بەس بان سەر خاکەکەی داڕوخێتە خوارەوە ئەڵێ سیر ناو بنی ئەو خاکە بکە کە پێ هەندێک سەری پێتە چێتە ناوە داڕوخاوە مەغاک یعنی داڕوخاو یان ڕۆچوو ئەڵێ سەیری بنەکەی بکە ئەڵێ لە بن خاکی مەغاکی ئاتەشینی کە ئاگرینە گەرمە گەرم ناوەکە نیە خۆرەداتە ناوە ڕاستیە و لە بنیان لەمایە هەڵە لە بن خاکی مەغاکی خاکە ڕۆچووەکەی کە لە بنەوەکو ئاگرا ئەڵە سەیری ناوەکەی بکە لێوی لە پتوش نابینی لەعلی لە پتوش نابینی یعنی وەکو چۆن لێوێکی سوور ها لە بنیا تینووە بەڵاسانێتی بۆ قومێ ئاو پێویستی بە ئاوە ئەڵێ لەسەر ئابی سەرابی سەروی سێرابی مغەیلانە ئەڵێ لەسەر ئاوی سەرابەکەی کە خۆی ئاو نییە سەراب ئاو نییە سەراب وەکو ئاوە ئەڵێ تۆ وا دابنەوە دەریایە لە جیاتیەوەی داری سەروی تیاابێ مغەیلانی تایە مغەیلانیش دارێکی دڕکاوی هینە دڕکاویە بەڵێ یعنی ئەو خاکە لەسەر سەرابەکە دارێکی دڕکاویە لە جیاتی سەروە بۆ ئێمە ئەو دڕکانە ئەڵێ سماقی جاباسی وەصفی خۆڵەکەیەکە ئەڵێ سماقی ئەحمەرە یاقوتی ڕۆح و ئاگری نەفسە ئەڵێ ئەمە ترشە سماقە ئەم سوورایە ئەم خۆڵە سوورە ئەمە سماقی ئەحمەرە یاقوتی ڕۆح قوتی ڕۆح خوێن قوتی ڕۆح و ئاگری نەفس ئەڵێ یا خوێنی دڵەکانمانەوە ڕۆ بۆ گیانمان و جەستەی ئینمانەدا ئەڵێ یاقوتی ڕۆح و یان ئاگریش سوورە یان گڕی نەفسە ئەمە بۆیە سوورە لەبەرەوە ئاگر بداتە نەفسمان بۆ گەیشتن مەمەکە و مەدینە سماقی ئەحمەرە یاقوتی ڕۆح و ئاگری نەفسە ئەوە ئەنجا بەردەسپیەکانی ناوی وەصفەکە ئەڵێ حەساتی ئەبیەضە ئەمە بەردی سپیە لە ناو ئەم خاکە سوورە یا شوهب نەجمی ڕەجمی شەیتان یا ئەسێرە شۆڕەبووەکانەوە ڕەجمی شەیتانی پێکرێ ئەسێرەیە ئەمە ڕەجمی شەیتان بۆ ڕەجمی شەیتان دانراوە ئەڵێ بەظاهر گەر مەگەزدارە مەگەز هەبووە شتە بۆ مێشولە هەبووە لە ڕێ ئەڵێ مەگەزە نیشە پێمانەوە مێشولە پێمانەوەدا و ئەوانە تێت بۆمان ئەڵێ بەظاهر گەر مەگەزدارە بە باتن سەر سەد چەمەنزارە لە ناوە بیری لێ بکەرەوە چەمەنزارە چیمەنە سەوزەیایە جوانیە لەبەرەوە بۆ کوێ ئەڕوا وەلای ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ئەڵێ بە سوورەت یەک بە یەک خارە بە شێوە سەیرێکی گشتی دڕک و داڵە بە سوورەت یەک بە یەک خارە بەڵام بە مەعنا سەد گوڵستانە ئەمە گوڵستانە سەیریەکەم گوڵە گشتی ئەڵێ نەیستان و خەسەکزاری نەیستان نەی یعنی قامیش ئەڵێ قامیشەڵان و دڕک و داڵەکانی ئەڵێ نەیستان و خەسەکزاری سنووف یعنی ئەنواع و جۆرەکانی سنووفی شەوکەی خاری دڕکەکان وادا لە زەلام زۆر ژان تا دڵکوایە چقێتە زەلام ئێشەکەی زۆر درەنگ تەواو بێ ئەڵێ نەیستان و خەسەکزاری سنووفی شەوکەی خاری هەرچی جۆری دڕکی هەیە کە ژانەکە چقێتە گیانتە ئەڵێ ئەم هەموو دڕک و ئەم هەموو قامی شەڵان و دڕکەڵانە گەلێ خۆشتر لەسەر وستان و دڵکەشتر لە بوستانە زۆر لەسەر وستان شوێنێک کە گشتی داری سەروی باڵابەرزی جوانی تیاوێ دڵکەشتر و دڵخۆش دڵ ئاراترە لە بوستان لەو شوێنی کەوا پڕە لە شوێنی جوان لە داری جوان ئەنجا باسی ناوی دڕک و داڵەکانە بە ناوی دڕکەکان کە وەری گرتوتی ئێمە ناوی چییە هەمووی تۆمار کردووە کایسە عەرەب خۆی نازانێ ئەم وشانە عەرەبین ئەڵێ قەتاد یەکێکە دارێکی دڕکاویە کە وەکو دەرزی وایە تێگەی گڵایەکی وردەی هەیە ئەنجا بەرێکی هەیە بە کوردی لای خۆمان بەس کوردی منتەقەی بادینان ناوی هەیە پێڵێن گونی یان گۆنی ئەوەی پێ ئەڵێن بەڵام لای خۆمان نازانم وشەیەکم نەبینی لە وشەی سۆرانی لای خۆمان بەکاربێ ئەو دارە قەتادە ئەڵێ بەرێکی نییە ناخورێ بەرەکەی ناخورێ بەس دڕکە یعنی وەکو هینێک وایە بۆ خواردنوشت بەکار نایە بەڵام دڕکەڵانێکی زۆر بەقوە قەتاد و عەرفەج و ختمیش جۆرێکە عەضات و عەوسەج و ئەثلی عەضاتەکەیش جۆرێکە عەوسەجیش جۆرێکە ئەثلیش جۆرێکە وازم عەوسەج لە کوردی خۆمانە بەڵاڵوک غەڵەت نەبم بەڵاڵوک وەکو بەڵاڵوک وایە بەس دڕکاویە شتێکی ئاوایە ئەڵێ قەتاد و عەرفەج و ختمی عەضات و عەوسەج و ئەثلیش داری گەزە هەر شێوەی دڕکاویە ئەمانە ئەڵێ ئەم شێوە ئەم هەموو دڕکەڵان و ئەم شتانە ئەبینی دڕکن ئەچەقێنە گیانمانە کەلپەلەکانمانە دڕێ ئەمە چی نەمانە بۆیان وەصفەکە
ئەڵێ چ دامەنگیر و شین و دڵنشینی ڕێی غەریبان ئەڵێ مە دامەنگیرن دامەنگیر بە کێوترێ زەلامێک خانەدان بێ بچی بۆ ماڵیاوە بکاتە جلەکەتە بڵێ تو خوا مەڕۆڕم ئەمشەو لە ماڵی من بمێنە ئەڵێ مە دامەنگیریە ئەمە خانەدانیە خوا لەم ڕێداینا ئەکاتە کەلپەلەکانمان ئیحرامەکانمان ئەگرێ لە تخوا مەڕۆنەوە بێن لە ناو مەدینە و مەکە بمێنەوە. قوربان کاتی بەرنامەکەم زۆر وەکۆ لە بەسەریشا ڕۆشتووە ئەم ناچارین ئەم سێ بەیتە بخەینە سەر بەشی دووەمی قەسیدەکەی نالی چوە هەر باسی ڕێی مەکە و مەدینەیەکە چونکەی تر بۆ کۆڵێ کات زۆریش بەسەریا ڕۆشتووە کاتی بەرنامەکەم ئەم سێ بەیتەی کە ماوە شەفیری چاڵی شۆر و لە باتی لالەی حەمرا و غەیلانی جلو مێزەر درێن لەگەڵ بەشی دووەمی قەسیدەکەی نالیە ڕاڤە ئەەکەینەوە و بە ئومێدەوەی بتوانین لە بەشی دووەمە هەم مافی ئەمیش و هەم ئەویش بدەین زۆر سپاس دەکەم مامۆستاگیان لە بەشی دووەمە زیاتر درێژە بە قەسیدەی ئەلای نەفسی بۆ ماساکەی نالیە دەین بینەرانی عزیز و خۆشەویست لە بەشی دووەمدا لەگەڵ زۆر بەڕێز جەنابی مامۆستا مەلا جاسم کەلاری درێژە بە ڕاڤەکردنی قەسیدەی ئەلای نەفسی بۆ ماسای نالی دەدەین تاوکاتە بە خواتان ئەسپێن خواتان